کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی لە زانکۆی سلێمانی شاری سلێمانی ئەنجام دەدرێت لە ئەمڕۆدا پانێڵەکان دەست بە کارەکانیانەکەن و ماوەی 2 ڕۆژ کۆنفرانسەکە بەردەوامی ئەبێت لە زانکۆی سلێمانی. کۆنفرانسەکە لەژێر ناونیشانی کاری کۆمەڵایەتی شوناسی پیشەیی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بە هاوبەشی هەردوو زانکۆ یان هەردوو بەشی کاری کۆمەڵایەتی زانکۆی زانستە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی و هەروەها زانکۆی ئاداب لە کۆلیژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر کۆنفرانسەکە بەڕێوە ئەچێت. گفتوگۆ لەگەڵ پرۆفیسۆر دکتۆرە چنوور قادری ئەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە لە کۆنفرانسەکە لە زانکۆی سلێمانی. دکتۆرە سڵاوت لێبێ ئەم کاتت باش. سڵاو لێبێ دکتۆرە. سواز دکتۆرە. دکتۆرە زانێریمان بیتێ سەبارەت بە پانێڵەکەی بەڕێستان کە 11:35 خولات پانێڵێکتان هەیە بەڕێستان سەبارەت بە کاری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان وەک بوارێکی مشتومڕخواز لە پرۆسەی بە پیشەییکردندا. ئامانج لە پانێڵەکەی بەڕێستان. ئامانجی من لەم پانێڵە کە پیشانی دەمودەی خۆم بە پێشکردنەوەکانی کە لە ڕووی زانستی و کردوم و لەگەڵ چەنەها کەسی پسپۆرت قسەم کردو و هەمووها بڵین ئەو شتە زانستیانی کە هەیە لەسەر کاری کۆمەڵایەتی لە کوردستانی شوورەجیان کە دەرکەوێت کاری کۆمەڵایەتی وەکو پیشەیەکی نوێکە لە کوردستان چەند ساڵێکە داهاتوە کراوە بە پیشە و ئەکادمی کراوە کە چەند گرنگە لەم کاتەیە لەم گۆڕانکاری جیۆپۆلیتیکی هەموو دنیا لەم ئەم ناوچەی کە بەردەوام ململانێ و شەڕ و ناکۆکی کەتیایە چەند پیشەیەکی گرنگە وەکو پیشەیەکی بڵێن قین بڕ و هەروەها وەکو پیشەیەکی کە ئاشتی سازە یعنی و لەبەر ئەوەی کە وایە لەبەر ئەوەی کە لە شوێنێکی نرمانە هەڵبەتە هەموو ئەو شتانەی لە ناو کۆمەڵگا ئەبن بە کێشە هەموو ئەو نۆرمانی کە تایە ڕەنگەداتەوە تایە هەڵبەتە خاڵێکی زۆر زۆر گرنگ لەو گفتوگویانە ئەوەیە کە ئایا کێشەی کۆمەڵایەتیان و کێشانەی کۆمەڵایەتی چین یعنی بەڕاست چۆن شوناس ئەکرێن چۆن هەل ئەکرێن و ئەو خۆی لە خۆی شتێکی ئاسایی نییە بەڵکو هەموو شتێک کە ئاساییە و ئەبێ بە نۆم گفتوگۆی کۆمەڵایەتی لەسەر ئایا چی ئاسایی ئەلی بۆ نمونە چارەسەرکردنەکە ئەبێ چ ڕێگایەک بگرێتەوە لەبەر ئەو هەمووی ڕەنگەداتەوەی تر ڕێگاکانی زانستی ئاینی ڕێگاکانی ململانی ئەو لایەنەی کە پارە ئەدەن بە منەظەمە و بۆ کوردستانی عێراق ئەتوانین بڵێن بۆ هەرێمی کوردستان کە کاری کۆمەڵایەتی هەر لە بنیادکردنی و دروستکردنەکەی لە 2006 لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین دوای ئەوەش لە زانکۆی سلێمانی 2004 کە دەست پێ کردو هەر لە سەرەتاوە هەمیشە بڵێن دەم و یارمەتی نێونەتەوەی تیا بۆ دەمی NGO-کانی ناو کوردستان و دەرەوەی تیا بۆ هەمیشە پەیوەندی لەگەڵ دەرەوە هەبووە لەگەڵ وڵاتانی سوید ئەڵمانیا وڵاتانی تر لەبەرەوە لە سەرەتاوە وەکو پیشەیەکی نێونەتەوەی دروست بوو ئەو ڕەنانی تیا بوو جا ئێستا لە قۆناغێکین کە کاری کۆمەڵایەتی تا ڕادێک لە کۆمەڵگا توانێتی خۆی پیشاندە و پیشەیە بەڵام لەگەڵ ئەوەشە هەنگاوی ترماوە بۆ نمونە تا ئێستا دامەزراوەیەکی گشتی نییە کە بە دەنگی کاری کۆمەڵایەتی وەکو پیشە دەنگێکی بڵێن پیشەیی و سیاسی خۆی هەبێت لەبەرەوە هەڵبەتە لە هەموو لاکانەوە ئەبێ بە جێی گفتوگۆ مناقەشە کە لە زۆر نمونە ئەیبینین ئایا بۆ نمونە کە چارەسەری دەرونی دوای زەبری دەرونی چۆنە ئایا حەلەکەی چۆنە زیاتر سیاسیە یا زیاتر دەروناسیە یاخۆ لەسەر بابەتەکانی چەمسازی جەندەر کە باسەکەی ئەنی بۆ نمونە ئایا ئەوە ئەبێ بە بابەت ئایا بۆی هەیە ئەسەن وشەکە بوو ئایا چارەسەرکردنەکانی کۆمەڵایەتی لەوە چین و چۆن و ئەبێت یعنی ئەزانین کە هەر کێشەیەک ناوی بنین یەک هەلی نییە چەنەها ڕەوانگەی هەیە ئەو ڕەوانگە جیاوازانە بە پێی مەسلەحەتی ئەو لایەنانی کە ئیشی تیاکەن یان یارمەتی ئەدرێن یان کاری تیاکرێت وە لایەنەکانی تر دەستی جاری وایە سووک ئەکرێت بە نوعێک لەبەرەوە زۆر گرنگە کە پیشەیەکی زانستی کاری کۆمەڵایەتی بتوانێت جێ خۆی بکاتەوە لەم کۆمەڵگایە وەکو وە دەریشکەوێت و دەنگەکەشی لە ڕۆیەکی زانستی و لە ڕۆیەکی نێونەتەوەی بڵێن بە دەنگێکی هەم ئاهەنگ دەرکەوە ئەمڕۆ لەو باڕێم لەم کۆنفرانسە ئەتوانین بڵێن و کومستاکە لێرە دانیشتمەی بیرم کە خەڵکەکە وردۆرتە دێن و لە بابەتەکانیش کە ئەیبینین کە توانراوە بەڕاستی هەم ئاهەنگیەک دروست بکرێت لە هەموو هەردوو زانکۆکان و زانکۆکانی ترکە هەڵبەشتیەکەن و لە NGO-کان و لە دەنگی بڵێن لە دەرەوەی کوردستانی شۆ لەبەرەوە لەو باڕێم زۆر کۆنفرانسێکی شەڵا سەرکەوتووە بێت.
زۆر باشە لەگەڵەوەی کە پانەڵەکان سەبارەت با پرسە کۆمەڵایەتەکان وەکو خۆشت ئاماژەت بەوەکە لەبەروەی کە لەناو کۆمەلگای خۆشماندا ئەوەنە پرسی کۆمەڵایەتی هەیە لە هەموو لایەنەکانەوە کە پێویستە کاری لەسەر بکرێت کەواتە ئەتوانین بڵێن تا ئێستا ئەم پرسە بە هەند وەرنەگیراوە لەوەی کە ئێستا وردەوردەوای لێ بکرێت ئێستا لە پانەڵەکانە شوێنی بکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا تا چەند گرنگە ناوەندە ئەکادمیەکان ناوەندە زانستەکان وەک لە ئێستادا کاری زیاتری لەسەر بکەن. بەڵێ ڕاستە بەڵام وانە کە بڵێن هیچ باس نەکرابێت بەس ئەو بڵێن چ خاڵێکدا ئەنیت بۆ ئەوی کە بڵێ چارەسەر و ڕێگاکان چۆن بۆ نمونەکە چەند پرسی کۆمەڵگا کە هەیە لە ڕووی زانستی کاری کۆمەڵایەتی هەڵبەتە لە ڕێی زانستەکەەوە ڕێگا هەیە شێواز هەیە کە چۆن دێکچی بەڵام ئایا ئەو شێوازە هەموو شێوازی خۆ ئەبێ ئەو بزانین کە زانیاری بنیاتنانی زانیاری و زانست شتێکی بێلایەن نییە ڕاستە متۆدی زانستی هەیە بەڵام هەمیشە هەموو زانستێک کە هێزی هەبێت هێزی هەبێت ناو کۆمەڵگا هێزی مادی هەبێت هێزی سیاسی هەبێت هەموو زانیاری و زانستێک ناکرێت بێلایەن بێت لەبەرەوە بەردەوام ئەم بڵێن گفتوگۆیانە و ئەو لایەنانە ڕەنگ ئەداتەوە لە بیرکردنەوەکان جا ئێرە ئێستا مەجالێکی زۆر زۆر باشە بۆ نزیکردنەوەی بیرکردنە بڵێن ڕێگا جیاوازەکان کە لەوانەیە هەبێت کە کێشە بەعزە کێشە کاچڕادێک سیاسەت چاتڕادێک دەرونی چاتڕادێک خێزانیە یان شتی ترە لەبەرەوە لەو باوەڕیان ئەنی ئەوە شتێ نییە بڵێن ئەخیرن خاڵێکە بێت و ئەگەینە ئامانج خەڵکو لە کۆمەڵگایەکی دیموکراسی بەردەوامە ئەو بەردەوام ناقەشات و گفتوگۆ لەسەر شێوە جیاوازەکان ئەکرێ وەکاری کۆمەڵایەتی ئەو شوێنەیە کە نابێت بیرکردنەوەی بڵێن قەدەغەکراو هەبێت نابێت ئەبێ خۆی بۆیە ئەڵێن کە کاری کۆمەڵایەتی شوێ ئاشتی خوازانێ لەبەرەوەی وەکو نمونەیە بۆ هەموو کۆمەڵگاکە کە تحملی ئەوەکەیت قوبوڵی ئەوەکەیت لەوانەیە بەرامبەرەکەت بە نائیشتر بیر بکە بەڵام لە هەمان کاتە هەوڵە دێ تێبکەیت ئەو تێگەیشتنە لە بیرکردنەوەی کە جیاوازە لە خۆم جیاوازە لەوەی کە لەم کاتەیە بەڕەوا ببینرێ یان زۆربەی زۆرینەی کۆمەڵگا بەڕای ببینن بەڵام لەگەڵ ئەوە شار تحملی بکەیت و هەوڵ دێ تێبکەیت ئەو مرۆڤە بۆچی هاتۆتە ئەو حاڵەتەوە ئەو گرفتە هەیە ئەنی تێگەیشتنی گرفتەکان لەلایەنی کۆمەڵایەتی سیاسی زۆر بەخۆڵتر لەوەی کە نرخاندنی مرۆڤەکە بە پێی شتی سەرەکی بۆ نمونە جا ئەو ئەوانە هەڵبەتە بە تەنها بە جارێک و دوان و بێ کۆنفرانس دوان چارەسەر ناکرێت بەس ئەمە ئێستا هەنگاوێکی زۆر زۆر گرنگە لەو باوەڕیان کە ئێستا ئەمڕۆ باشە دکتۆرە گرنگی کۆنفرانسەکە بەتایبەت لە دیاریکردنی ناونیشانی وەزیفی بۆ دەرچوانی بەشی کاری کۆمەڵایەتی تا چەند کاری لەسەرەکرێت کە ناونیشانێکی وەزیفی بۆ دەرچوان دابنرێت ئەویان هەڵبەتە ئەبێ بڵێم ئەوانەی کە لێرە خوان لە کوردستان کارەکەن لە من باشتر لەوانەیە بزانم کە چۆنە بەس من ئەوەی کە پێشەکی لەگەڵ ئەوانەی بەردرسی لێرەکە قسەم لەگەڵکردن و لێبرسی ئەو تێگەیشتم کە ڕێک ئەم کۆنفرانسە یعنی یەک نیشانەیەکە بۆ ئەوکە ئەیانەوێت ئەوە بکەن بە بابەت و زیاتریش دەربکرد چون تا ئێستا کاری کۆمەڵایەتی ئەگەر بڵێن لە NGO نێونەتیەکان بێت بە ئەنگلیزیەکە پێڵەنێن سۆشل ورکە بەڵام لە پیشەک شوێنەکانی تر جاریە وەکو دەرووناس کارەکەن جارێ وەکو کۆمەڵناس جارەکەن وەکو ڕاوێژکار کارەکەنی ئەنی شوناسێکی بڵێن بە گشتیان نییە لە هەموو شوێنێک بۆ بەپێی ئەوە کارەکەیان بە نوعێکی تر نەکارۆکو نرخانێکی کۆمەڵایەتی بەڵکو مادیش لەوانێ نوعیتر بینێت یاخود وەکوی کە چاوەڕوانی چیەکرێت چی حەلکەن و هێنە جار چاوەڕێکرێت کە ئەوانەی کە کێشەکان حەلکەن هێنە کێشە حەلکەن کە واجبی ئەوانیە لەوانێ شتەکەی حکومی بێت لەوانێ لایەنێکی تر بێت ینی بۆی زیاتر دەرکەی ئایا واجبەکانیان چییە فەرمانەکە ئەو شتانی کە بەخواتی حەلیکەن وە لە چوارێکایتر دەرئەچێت لەو چوارچێ بۆ ئەوە گرنگە کە باز بکرێت هەڵبەتە لێرەش باز بکرێت بەس ئەمە دوو لایەنی هەیە لایەنێکی بێ لەگەڵ بڵێن حکوومەتی هەرێمیش ئەوە بە یارمەتی با بڵێن خوێنی باڵاکە ئەوە وەکو پیشەیەک چۆن خۆی ببینێتەوە بە تاڵی شوناسەکەی دەربێت و هەڵبەتە ئەوانێک وەکو کاری کۆمەڵایەتیش لەو بەشیان خۆیان دامەزراوەیەک دروستکەن دامەزراوێکی کە هەم ئاهەنگ و بەیەک و کار بکەن بەس من وا هەستەکە بۆ کێشێکی وا قورس نەبێ لەبەر ئێستا لەم کاتەیە زۆرینەی ئەوانەی کە بڵێن بە پرسیارەتیان هەیە لە هەموو لاکان لە هەولێر لە سلەیمانی ئامادەگی ئەویان تایە و ویستە هەیە کە بە هەم ئاهەنگی دامەزراوێکی وا دروست بکرێت کە هەڵبەتە بێ مناقەشە و مێملان نابێ بەڵام بەبێ بە دەنگێکی پیشەیی زۆر گرنگ بۆ ئەم کارە. زۆر باشە لەم دوو ڕۆژی کۆنفرانسەدا لە پانێڵەکاندا ئاماژە بە هەموو کێشەکان ئەکەن لەگەڵ کێشەکاندا پێتان وایە لەوەی کە گۆڕانکاری لە دیراساتەکاندا پێویستە؟
ببوورە تێنەگەیشتن جارێکتر دەمێت لەگەڵەوەی کە لە پانەڵەکان و لە کۆنفرانسەکە ئاماژە بە هەموو ئەو کێشانە ئەکەن ئاماژە بە کێشە پیشەکانەکەن و ئاماژە بە پرسە کۆمەڵایەتەکان ئەکەن بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا پێویستە گۆڕانکاری لەم دیراساتەی ئێستادا بکرێت. گۆڕانکاریەکە چۆنە لۆ باوەڕێم هێنێ هەنگاوی کەمراوە بەردەوام بێت و پتەوتر بکرێت ئەو هەنگانە ئێستا هەیە زیاتر لەم ئاخریایە چەند ساڵانی پێشووی ئەنی زانکۆکان لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان هەمیشە لە پەیوەندیە بوون و زیاتریش ئەبێ لە پەیوەندی بن زانکۆکان لەگەڵ زانکۆکانی دەرەوە لە پەیوەندیان و ئەوش پێویستە بەردەوامی بێنێ بەس ئەوەی کە ئەکرێ بە عزیشت ئاسانکاری یا چاکسازی بکرێت بۆ نمونە خوێندن بۆ تەلەبەش بۆ قوتابیش و بۆ مامۆستاکان و بۆ لێنوانی هەمووی زەحمەتێکی ئەو هەیە کە جاری وایە بە پێی بواری سیاسەکەی ناو کوردستان پلان ناکرێت یعنی ئینسان ئەگەر بین بە خوێندنەوە بکاتەوە دەرسوتنەوە بکاتەوە کە حاڵەتێک بۆی کەتێبە یان حاڵەتێک یەکێک ئێوێ لە شوێنێک پێویستە ریسەرچێک بکە توێژینەوە بکە بەس ناتوانێت بکەی بڵێنەوە زەمەکە داخراوە یان شتەکە سەر نەکرێ یعنی ئەگەر بتوانرایە تەنزیمێکی وە هەبێ لە کوردستان کە هەڵبەتە پێوەنی بەباری سیاسی کە بتوانێت بەردەوامی وەرگێت بەبێ ئەوەی پچڕ بێ خوێنەکە بۆی ئەو گەنجانێک ئێستا ئەو خوێنشتەوەکەن هەسۆی بۆ خۆیان بینن کە بینەکە کارەکەیان هەم ئەنرخێندێ هەم ئەتوانن دووە ڕۆژێکی پێ دروستکەن هەم ئەتوانن کۆمەڵگای پێ بگۆڕن وە بۆ زانکۆکان خۆشیان کە بەردەوام لە توێژینەوە و لە دەرسوتنەوە لەگەڵ لە بینی خۆیان نەوکو یارمەتی بەڵام لەگەڵ دەرەوەش ئەوە هەڵبەتە هێستا خۆم لە زانکۆی بڵێن لە بۆ خۆم لە زانکۆی کار دەکەم ئێمە لە 2014 پەیوەندیمان هەیە بەردەوام مامۆستایی بڵێن زانکۆی سلێمانی هاتووە لە ئەمە دەرسی و تۆ ئێمە هاتوین ئەنی ئەو پەیوەندیانە هەیە پێکۆ ریسەرچمان کرد و شتانە هەیە و کە بەردەوامێت بەس یعنی لەو باوەڕیان پەیوەندیەکانی کە ئێستا زیاتر و پتەوتر بکرێ ئەوە لایەنێکی زۆر گرنگە و جاری واشە پێویست بە هەم ئاهەنگی شێوازی خوێندنەکانە بەڵام ئەوش بۆی بۆلۆنیا پرۆسەسستان نامێ زۆر وردمەوە لە وردەکاری ناو خوێندنەکانە بەس هەڵبەتە ئەکرێت و ئەوە بێ ئەو مرۆڤانێک کە خەریکن بە وردی دانیشن جاری وردەکاریەکان لە دەرەوە نابینرێن بۆچێ بۆ ناکرێت بەس هەر یەک نمونەی بەسیت کە ئێمە وکمان تەلەبێ خوێندکاری کاری کۆمەڵایەتی توان بێ لە زانکۆی ئێمە بۆ بڵێن زەمەستەرێک بخوێنن بەڵام ئەخیرەن ئەبێت تەنزیمی زۆر وردەشت بکرێت کە بۆ ئەوی ئەوە بکرێ ئەنی مەسەلە هەر ڤیزە و شانە نییە خوێندنەکەیە لە چ لایەک چەند قبوڵەکرێ ئەم شتانی ینی شت هەیە کە ئەبێ بکرێت و ئەشکرێت بەس من ینی بە هیوام بەردەوامی ئەبێت و هەر سەرکەوت نەهێنێت و ئەم 10 ساڵی ئەخیریش سپاتی کردووە کە ئەم هەنگاوانە هەیە و ئەکرێت بەڵام هەرەوەنەیە ئارامی هەبێت باشە. دکتۆرە باسێک مامۆکەی سەبارەت بە گرنگی و هەبوون و ئامادەیی دەرچوانی بەشی کاری کۆمەڵایەتی لەسەر جەم سێکتەرەکاندا بە حکومی و ناحکومیەوە لەسەر جەموارەکاندا ئامادەی و بوونیان هەبێت کە کارەکەی ئەمان گرنگێکی زۆر باشی بۆ ئەو شوێنە ئەبێت ئەوەی کە لە داتاکانە خوێنمەتەوە بەتایبەت لە ماوەی ئەم 1-2 ساڵی ڕابردووە بۆ دەرچوانی بەشی کاری کۆمەڵایەتی سۆشیال وەرکەر لە ئەمریکا لە سەدا 11 باشتر لە هەموو شوێنەکاندا وەرئەگیرێن کاریان دەسەکەوێت وەک لە هەر دەرچوویەکی دیکە بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوا بێت لۆ باوەڕیان فەرقەکات هەڵبەتە پەیوەندی بەهۆیە کە چۆنوەکو پیشەکە بڵێن شتوناسی پیشەکە لە کۆمەڵگا و بە ڕەسمی دانی پێیان دێت و کاری پێ ئەکرێت و ئایا ئەسڵەن ئێستا باسی مەعاشەکەن خۆر مەسەلەر کاری کۆمەڵایەتی مەعاش نەبوونەکە مەسەر زۆر لانی گرتووە ئەو هۆی تری هەبوو بۆ نمونە لەبەرۆ ناتوانێت قاڵبی ئەمریکا و ئێرەیەکا و وەکو یەکدانین لە من ئێستا زیاتر دەتوانم کە باسی ئەڵمانیەکەم لێ تەلەب خوێندکارەکانمان شە پێش ئەوەی کە تەواو بوون زۆر جار ئیشیان دەستکەوتووە چاوەڕێ ئەو شادەکە وەرگن بەڵام لەگەڵ ئەوەشە جاری وای ئەوەی کە وەریەگرن ئەوەندە زۆر نییە وکو مەسەلەن دەروناسێکی ئەوکو دکتۆرێک ینی ئەو جیاوازی هەمیشە ئەمێنێتەوە بەڕێی من ئەوە ئاوێنی ئەوەیە کە کۆمەڵگا بۆ کێشە کۆمەڵایەتیەکان چەند نرخدانێ و لە کێشەکانیش کە چەند زۆر و چێ حەلیەکە یەک شتی تر کە بیرمان نەچێت هەرچ کۆمەڵگایەک بۆ چارەسەری کێشەکانی بابەتی شێواز و جیاوازی هەیە و گۆڕانکاری هەیە مەسەن کوردستان لەوانێ زۆر پێشتر کێشەکان خێزانی چارەسەرکرابێ زۆر لەوارێ ڕێگایی بڵێن ئاینی گیرابێ ڕێگای تر گیرابێ ئێستا پیشەکە کاری کۆمەڵایەتی هاتوۆتە مەیدانەوە بە شێوەیەکی پسپۆڕانە و زانستی کێشەکان هەڵکە هەڵبەتە
هەموو شێوەکان ئێستا لە پاڵیەکەن یعنی هەیە خێزانی چاریەکە هەیە ڕێگای تر ئەگرێ هەیە بڵێن ئەشتێ بۆ لای بەشەکانی کاری کۆمەڵایەتی ینی بەڵام ئێستا ئەبینین تەقبولێک هەیە لە ناو کۆمەڵگاکە کە خەڵک ئەچێت بۆ لای بڵێن ئەو بەشانەیە کە بە شێوەی چارەسەری کۆمەڵایەتی هەلی شتەکانەکەن ئەنی ئەو ئاوێنەیە کە ئەو قوموڵە هەیە هەڵبەتە لە ئەمریکای بڵێ لە ئەڵمان مێژووی کاری کۆمەڵاتی 100 ساڵ زیاترە ناتوانین بەراوردی کەی کۆمەڵگاکە گۆڕاو لەگەڵ بەعزێ ئەوەی کە چەند حکوومەت یارمەتی ئەدا بۆ هێندێک کێشە ئەوە شەردەوری بین ینی کێ ئەو کێشانە سەبب بوو داوای لێبوردنەکەم بە ئەڵمانیەکە ئینگلیزەکە لەوانەیە باشتر بەعزش ئەنی چ ڕادێک سیاسەتی کۆمەڵگاکە وایە کە یارمەتی خەڵکەکە بدا یان چەند ئەخرێتە سەر ئەستۆی ئەوانەیە کە کاری کۆمەڵایەتی تەواوکەن. باشە دکتۆرە کاتێکی زۆر زیاترێکە بۆ نمونە لە ئەمریکایە لە ئەڵمانیا بەڕێزت باست لەوە کرد لە وڵاتانی دەرەوە کارەکرێت یان بەشی تایبەت لە زانکۆکانی وڵاتانی دەرەوە هەیە تایبەت بەکاری کۆمەڵایەتی و دەرچوان و شوێنیشیان بۆ دیاریکراوە بۆی کار بکەن لە سەرجەم ناوەندەکاندا لە سەرجەم بوارەکاندا بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەر با بڵێن چەند ساڵی ڕابردووە ئەم بەشە کراوەتەوە ساڵانێکی زۆر نییە بەڵام ئەکرێت بڵین کارێکی باش کراوە بۆ ناساندنی پیشەکە حتمما ئەتوانێت بکرێت لەو باوەڕامیانیەوە هەر زۆر گۆڕاوە لەبەری ئێستا بڵێن دەرچووی کاری خوێندکارەکان هەن دەرچووەکان هەن ئەچنە مەدانەکان ینی جیلێکی تازە دروست بووە ئەو جیلە تازەیە کاردانەوەی ئەبێ بۆ هەموو شوێنەکان هەموو منەظەمەکان و شوێنی ئیشی لێکن بۆ زانکۆکان لەو باوەڕامی ینی دیاریشە ینی من 10 ساڵەکە کار لەگەڵ زانکۆی سلێمانی بەشی کاری کۆمەڵایەتیەکەم ئەی بینم کە چۆن شتەکان پێگەیشتۆ گۆڕانکاری پیاهات لەگەڵا هاتووە لەبارە حتمما گۆڕانکاری بوو هەبوو. زۆر باشە دەستەکان خۆش بێت زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە بووی دووبارە سپاس دکتۆرە چنوور زۆر سپاس بەڵێ خۆشەویستان